من لەم پێشانگای بەشداری دوو لۆحەم کردووە هەردووچیان ستایلی چەقۆیە بەڵام ئەوە کەیتریان لەسەر شێوازی هونەری فانکۆخ هونەرمەندێکی هۆڵندیە بەڕاستی زۆر بەداخەوە چونکە ئاسێکی بڵێم زۆر کەم گرنگیان پێدا یعنی سایەمان پێشانگ بۆ نمونەمان پێشانگایمان کردوێتەوە بە هەمووی هەوڵ و ماندووبوونی خۆمان کردومانەوە چ لە بۆڕی مادیە یان معنەوی بۆ ئاسی حکومەت بەڵام تاوەکو ئێستا زۆر بەداخەوە نە یارمەتی ئێمە یاوە هەرهەمووی لەسەر هەوڵ و ماندووبوونەکانی خۆمە نەوەکە ئێمە چەندین لە هەموو شارێکە شوێنێکی ئاوا هەر هەیە بەڵام هەمووی لەسەر هەوڵ و ماندووبوونی خۆیان ئەو شوێنان یێشێتەوە نەوە لەسەر هەوڵ و ماندووبوونی حکومەت و یارمەتی ئێمە ئەم پێشانگایەمە لەسەر ناونیشانی هیچ شتێک مەحاڵ نییە و نەتوانێت ئەی لە سەرەتای پێشانگاکە پێش بڵێم لە سەرەتای دەورەکە عەفوو ئەمەم پیاوتم بە هەموو ئەندامەکانم وتم هیچ شتێک مەحاڵ نییە کە تۆ نەتوانی بیکەی ئەمەم پیاوە ڕاگەیان مەبەست مێرایەتی ئەین تۆ هیچ شتێک دەتوانێت ئینسانە هیچ شتێک نییە لەتوانێت ئینسانە نەبێت ئەم پێشانگایە دە ئەندام بەشداری کردووە لە 4 کچ و 6 کوڕ پێکاتەوە تابلۆکان تقریبا 27 تابلۆیە تابلۆکان چەند باڵێن تەکنیک و فکری جیاوازمانتیا بەکارهێناوە چەند تابلۆیەک فکری خۆمان بەکارهێناوە بۆ نمونە لێتێڵکردنی دوو ڕەنگێک لەدایکە بێ ئەمە ڕەبتی بە مینەکەی خۆمانەوە هەیە لێگرتنی نێرومەیەکیش زیندەوەرێک تر لەدایکە بێ ئەمەش ڕەبتی بە ژیان و حیاتی خۆمانە یعنی ئەم حیاتە چۆن دروست بووە